خۆشەویستان خۆشحالین کەوا بەیەکتر دەگەینەوە قوتابیانی خۆشەویست ماژ ڕەمەزانتان قبوڵ. وەک دەبینن پێشتر باسمان لە زمانی ڕاگەاندن کرد کە چۆنەوە شێوازەکەی چۆنەوە بەس شێوازێک دەکرێت. هەر وەک بەبیرهێنانەوە باستان بۆ دەکەین کەوا زمان پێویستە وەک فەرناند دیسۆسێر دەڵێ زمان لە هەموو حاڵەتێکاندا دوو لایەنی سەرشتیدا دەکەوێت، هەرێک و بەیاخ و گرنگی خۆی هەیە. هەڵبەت زمان زۆر لەسەری وەستاون، چۆمسکی بۆ زۆر باسی دەکەکەوە پرۆسەیەکی ئاڵۆزە و هەر مرۆڤێک کەوا سەرەتا لەدایک دەبێ توانایەشی زمانی هەیە بۆ ئەوەی بتوانێت قسەی پێ بکاتن، بەڵام ئەو توانایە ئەو هێزێکەوە مەبەستێتی دواتر لە کۆمەلگا بەدەستی دەگا. دیسۆسێریش بە هەمان شێوە باز دەکە. دیسۆسێر زمانی بە دیاردەیەکی کۆمەڵاتی باز دەکە، ئەو باز دەکەکەوە پەیوەندیشی بەهێز هەیە لە نێوان کۆمەڵگە و لە نێوان ئەو خەڵکێکەوە تێیدا هەیە. بۆیە زمان گرنگی خۆی هەیە، وەک باسم کرد لە هۆڵەکانی خوێندنیش زمان یەکسانە بە فکر دوو ڕووی یەکدراون. ئەگەر زمان هەبێ فکر دەبێ، و ئەگەر زمان فکریش هەبێ هەوکات زمان ڕۆڵی خۆی دەبینێ. لەبەرەوەی زمان هەمیشە خاڵێک لاکەرەوەیە. جۆن ئەو سەروەزیرانی ئیتاڵیش بە هەمان شێوە کە باز دەکرێت لە شوێنێک زمانێکی سەربەخۆ هەبێ، لەوێ وڵاتێکی سەربەخۆ هەیە. بۆیە زمان گرنگی ئێتیار زۆری هەیە و بە زمان دەتوانێت زۆربەی کارەکانی خۆت ڕایی بکەیت و بتوانێت ئەو شتانی کە مەبەستە شەنکەوی بکەیت. هەڵبەت زمان پێناسەی زۆری بۆ کراوە. ئیلۆن هێنری دۆلاکراو دەڵێ زمان شتێکی تاکە، کەواتە تاک پێویستی بە زمانە. زمان بۆیە چونکە پێویستیشی تاکە پێویستی کۆمەڵگەیە، بۆیە هەوڵ دەدا ئەو زمانە برەو پێودا. لە هەمان کاتدا دەڵێ زمان شتێکی کۆمەڵایەتیە، یاخود چۆن بتوانێت ئەو کەشێشی دروست بکەی تاوەکو بتوانێت ئەو زمانەیە کەوا مەبەستە لە کۆمەڵگە بەکاری بێنێ. لێرەدا لەمەڕۆ دەبتەوە زمان بیرۆکەیە، زمان هێزە و زمان ئەو مەبەستەیەکەوە عەقڵ ئاڕاستە دەکات بەڕێو دیرگایەکی بەهێز و بەرەو ئاڕاستەیەکی گرنگ. هەڵبەت زمان ئەو کۆڕەکە بەهێزەیەکەوە هەمیشە دەتوانێت پەیامەکان بە شێوەیەکی دروست، بە شێوەیەکی تەندروست، بەو شێوەیەکەوە باشە، دروستە، تەندروستە، بەو شێوەیەکەوە مەبەستە، ئەو شێوەیەکەوە گرنگە ئاڕاستە بکرێت. هەڵبەت ئەمە دوو شێوەی زمانمان هەیە، سەنکرۆنی و دایەکرۆنیمان هەیە کە ئەوش باسمان کرد پێشتر بە زۆر بەبیرهێنانەوە. سەنکرۆنی هەمیشە لە قۆناغێکی دیاریکراوداتەوە، لەو قۆناغەدا زمان چ مەبەستێکی هەبووە، چۆن بەکار هاتووە و چۆن ئەو زمانە لەو کاتەدا دەلالەتەکانی واتاکانی شێوازەکانی جۆرەکانی چۆن بووە، چۆن کرایەوە، چۆن شەنوکەوت کراوە، چۆن لای خەڵک وەرگیراوە، چۆن لای خەڵک ئەو زمانە تێگەیاندراوە. واتە هەر قۆناغ بەندیەک، هەر کاتێک، لە هەر مێژوویەک ئەو زمان مانای خۆی، دەلالەتی خۆی هەیە. کەواتە بەگۆڕینی زمان، بەگۆڕینی قۆناغ، زمانیش گۆڕانکاری بەسەردا دێ. بەڵام ئەگەر لە سەئاسی دایەکرۆنی وەرگین، ئەوە وابەستەیە بە قۆناغە یەکە دوایەکانی مێژوو، واتە چەند قۆناغێک کەوە لە مێژوو مەبەستمانە قسەی لەسەر بکەین. هەڵبەت ئێمە شێوە سێ جۆری زمانمان هەیە. زمانێکمان هەیە کەوا پێی وترێت زمانی ئەدەبی، زمانێکی ترمان هەیە پێی وترێت زمانی میدیایی، و زمانێکی ترمان هەیە پێی وترێت زمانی زانست. هەڵبەت زمانی زانست هەمیشە زمانی داتایە، زمانی ژمارەیە، زمانێکەوە هیچ یەک کۆیەک یەکسانە بە دوو، و ئەو زمانەیەکەوە هەمیشە کەمەوە هەمیشە زۆر بە زمانێکی وشک دادەنرێت و بە زمانێک دادەنرێتەوە زۆر
خۆش نییە لای تاکەکان و تەنها ڕاستەوخۆ ئەو پامێکەوە مەبەسێتی بیگەێنێ تەنها بۆ ئەوەیە کەواتە هەر ڕووداوێک هەر بابەتێک هەر شتێکەوە تۆ مەبەستە لە زمانی زانست لە ئەوکۆگە بۆن لە زمانی فیزیابی یاخود کیمیابی یاخود هەر لەو زانستانێکەوە بوونی هەیە ئەو زمانە زمانێکی مجرڕدن کە واتە دوورن لە بەلاغە لە ڕەوانبێژی دوورن لە سۆس دوورن لە خەیاڵ دوورن لە جوانکاری دوورن لە یاریکردن بە دەستەواژەی وشە دوورن لە جوانکاری تەواوکاری ئەو شتانێکەوە بوونی هەیە بەڵکو بۆ زمانێکەوە پێی وترێ زمانی زانست زمانێکی ڕاستەخۆیە زمانێکە ڕاستەخۆ مەبەستەکەی دەگەێن زمانێکی ترمان هەیە کە هەڵبەت لێرە زمانی میدیا مەوەسمایەوە کە بیرم زمانی میدیا لەو جۆرە زمانە نییە بەو جۆرە وشکە نییە تەواتی تێدا هەیە و لای ڕاوانبێژیشتا هەیە ئێستا دێنە سەر ئەو زمانمان زانێکەوە زمانێکی وشکە زمانێکێکەوە یەکسانە بەدووە ئەو زمانەیەکەوە هەمیشە لایتەکان ئەو زمانێکەوە هەمیشە ڕاستە خۆیە بەڵام زمانێکمان هەیە زمانی ئەدەبە زمانی ئەدەب واتە بەر لەوە گەر سەیری وە بکەین وەک باسم کرد ئەگەر سەیری ئەو وتمان زمانی زانست ئەو زمانێکەوە زمانێکی دارێکتە زمانی ژمارەیە زمانی داتایە زمانی زانیاریەکەواتە هیچ جوانکاریەشی تێدا بوونی نییە ئەگەر سەیری ئەم زمانە بکەین باڵێ زمانی بیرکاری 9 یا 3 ئەو زمانێکەوە بە ژمارە پێ دەڵێەوە هیچ جوانکاریەک جوان سازشی تێدا نابینین بوونی نییە بۆیە سیرکە هەمووی ڕاستەوخۆیە و زمانێکە هیچ سیاریکردنی پێدا نییە ئێمە جۆرێکتر لە زمانمان هەیە پێی دەگوترێ زمانی ئەدەب زمانی هۆنراوە و ئەو زمانە زمانێکی سانس زمانێکی جوانکاریە و زمانێکەوە هەمیشە وشەی جوانی تێدا زمانێکی دەباتە خەیاڵ زمانێکەکەوە هەمیشە لەگەر هەست و سۆز یاریکردن بە وشەکان بەدەستەواژەکان جوانکاری تێدا هەمیشە دڵەکان داهژێنێ بەر لە عەقڵەکان هەمیشە دڵەکان ڕاپێچی خۆت دەکات بۆیە زمانێکی جوانکارەیە زمانێکی جوانە زمانێکە کەوا مرۆڤ حەزی پێ دەکاتەوە دەیباتە قوڵی خەیاڵەوە ئەگەر سەیری یەک لەوانەش بکەین بۆ نمونە دڵی من ئاوە هەرچەندە زوڵمیشی لێ بکەی ناتوان وڕقت لێت بێ یاخود زۆرجار تۆ ئەتەوێ زۆرجار تووڕە ئەم ئەڵێم ئیتر ئای دوێنێم دڵم ئەڵێت بیرت نەچێ منیش ترپەت ئەوەستێنم سەیریکە ئەو ترپێت مانایشی ڕاستەخۆی هەیە و مانایشی مەزاجیشی هەیە کەواتە وشەکان وشەی جوانن دەستەواژەی خۆشن و هەمیشە زمانی ئەدەب زمانێکێکەوە هەمیشە بۆنم بە وشەی ناسک ساتێ بمدوێنە شوشەی خەیاڵی غەمم بشێنە شوشەی خەیاڵی غەمم شوشەی خەیاڵی غەمم لێرە مانایشی مەجازیە یعنی شوشەی خەیاڵ غەم کەواتە تەسویرێکی دێ شوشەی خەیاڵ تەمەن بە عیشقت نوێ دەبێتەوە ڕۆحم لە ڕۆحت جیا نابێتەوە کەواتە خەیاڵی تێدایە و هەم مەجازی تێدایە و هەم جوانکاری تێدایە و هەم جوانسازشی تێدایە و هەم ئەو زمانێکەوە مرۆڤ حەزی پێ دەکات زیاتر بەڵام زمانێکی ترمان هەیەکەوە پێی دەگوترێ زمانی میدیا ئەو زمانە هەڵبەت زمانێکە زمانێکی ڕاستەوخۆیە و زمانێکەکەوە هەمیشە لە زمانێکی ئاسانە زمانێکی ساکارە زمانێکەکەوە هەم خەڵک تێدەگا و زمانێکە هەموو چین و توێژەکان تێدەگا کەواتە زمانی میدیایی دەکرێت بڵێن ئەو زمانەیە زمانێکی سادە ئاسان ساکار هەموو خەڵک تێدەگا و هەموو کەسەکان دەبی تێبن و بۆ نمونە تۆ کە پەیامێک دەگوازیەوە باخۆت هەواڵی دەگوازیەوە لە هەمان کات لە مامۆستایەکی زانکۆ تێی دەگات وە شوانێکی شوانکارەیش تێدەگاتن لە پەیامەکەی خۆت چکرە دەزاتە تۆ مەبەستت گەیاندنی پەیامە گەیاندنی ئەو پەیامەیە بە شێوە دروستەکەی بە شێوە تەندروستەکەی تاوەکو پەیامەکانت بگا یاخود هیچ گرژی و
گۆڵی تێدا نەبێ، زمانێک بێ دووربی لە وشەی ئەو شانێکەوە خەڵک حەزی پێ ناکە، زمانێک بکەوە لای خەڵک پاراو بێ، زمانێک بکەوە لای خەڵک تێی بگە بە ئاسانی و خەڵک تێی بگە بە هێمنی و ئەو زمانەشەکەوە هەمیشە لەگە خەیاڵ قسە ناکە، بەڵکو زمانێکی واقعیە، زمانێکەکەوە هەمیشە حەزی لێ پەیامەکانی ئاسان بێ و هەموو تێبگە، بەڵام بە مەرجێک هەوکات دەبێ ئەو یاسای پراگماتیش یاسای گرامەریش تێدا بێتە جێ، ناکرێت تۆ دووربی لە گرامەر لەلانی نابێت لەسەر حسابی زمانەوەی بەڵکو زمانێک بی زمانێکی کردداری بێ، زمانێکی گەیاندن بێ، زمانێک بێ دوور بێ لە فەلسفەکردن، دوور بێ لە هوەری یاریکردن، دووربی لە دەستەواژەی حازر، دوور بێ لە زمانی خەیاڵ، بەڵکو دەکرێت بڵێن زمانێکە هەمیشە زمانی میدیە، زمانی ڕاگەیاندن ئەو زمانەیەکەوە زمانێک هەم لە ناوەڕاستی هەم زانستە و هەمیش زمانی زانیاریە، زمانی زانست و ئەم زمانی خەیاڵ دقەکەی بە تعبیرێکی تر کە پێتان بڵێن لە دوو بەش پێک دێ، یانی دقەکەی ینی وردیەکەی لە زمانی زانست وەردەگرێت، بەڵام جوانکارەشی ڕاوانبێژی زۆر جار وەردەگرێت لە زمانی ئەدەب، کەواتە هەردووکشی لای تێدایە، تێکەڵێ هەم لە زمانی زانست هەم لە زمانی ئەدەبی، بەڵام لە دوجار پەیامی زمانی میدیایی کە زۆر گرنگە بزانین کەەوە زمانێکی ڕاستە خۆیە، زمانێکەکەەوە هەموو خەڵک تێدەگا بە ئاسانی، بە سادەیی، بە ساکاری و دوورە لە دەستەواژە، دوورە لە ئەو یاریکردانێکەوە بوونی هەیە لەو شێوازانێکەوە باسمان کرد. ئەگەر سەیری سایتێکیش بکەین بۆ نمونە لە هەر هەواڵشی میدیایی، ئەگەر سایتێکتان بۆ بکەینەوە بۆ نمونە لە هەر ڕوودا، ئەگەر سەیری ئەو هەواڵە بکەین، ئەگەر بێنە سەر پەیجی سەرچیەکەی بە ئاسانتر بێن، بۆ نمونە ئەو ڕۆیە ئەمڕۆکە 24 مانگە سەیری ئەو زمانە بکەین، بۆ نمونە ڕێواسفایق لێکەوتە کاولکاریەکانی بۆردمانی قەڵاتزێ هێشتا بەسەر دەڤەرەکە زاڵە، لێکەوتە دیارە، کاولکاری دیارە، بۆردمان دیارە، ینی وشەیەەکە بەسەر دەڤەرەکە ئاسانە، وشەیەک نییەکەوە خەڵک تێنەکە. مەسرور بارزانانی سەری ڕێز بۆ قوربانیانی بۆردمانی قەڵاتزێ دادەنوێنین، سەری ڕێز دەستەواژەیەەکە هەم کەس تێدەگە و شتێک نییەکەوە دوور بێ لە پەیامەکان. بۆ نمونە چەکدارێکی داعش بە تۆمەتی ئەشکەنجەدانی کچێکی کورد دادگایی دەکرێت، ئەو زمانێکی ئاسانە، زمانێکەوە خەڵک تێدەگە، کێشەی نییە. بۆ نمونە ئەگەر شتێکی ژۆگرین، کۆڕۆنا کاریگەری لەسەر ژیانی کۆچبەریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جێهێشتووە، یانێ ئەو شانێکە لێرە دەیبینێن کۆڕۆنا کاریگەری لەسەر ژیانی کاریگەری وشەیەکی خەڵک تێدەگا لەسەر مەفهومە ژیان ئاسانە تێدەگەی، کۆچەریەکان ئەوی شەریارەوە کە ڕوحەلن، ینی کۆچەرینە، ینی گیر ناون لە شوێنێک، ڕۆژهەڵاتی کوردستان ئەوی شەر دیارە جێهێشتووە، ینی بەجێهێشتووە، ینی شێشی غەریب تێدا نییە. بۆ نمونە ئەو هەواڵە وەگرین، پرۆژە ئابوووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕادەستی ڕێکخراوی جێبەجێکردنی بڕیاری ئیمام خوێنی دەکرێت. پرۆژە ئابوووریەکان لێرە ڕۆژهەڵات ڕادەست وشانە ئەو شانێکە مەبەسمە ڕێکخراوی جێبەجێکردنی بڕیاری ئیمامی خۆینی دەکرێت. پارێزگاری دۆک چەند ڕێمایەکی نوێ بۆ چۆکردنی شوێنەکان ڕاگەیاند. ئاسانە گرێبۆڵی تێدا نیە. بۆ نمونە ئەو هەواڵەش دێ دوو توشبووی دیکەی کۆڕۆنا لە هەڵەبجە چاک بوونەوە، لێرە زمانش زمانێکی ئاسانە، مەفهومە خەڵک هەموو تێدەگەن، ینی چاک بوونەوە ئەو زمانێکەوە هەموو ئەوەی کە لە سۆرانی بگە دیارەتی سۆرانی تێدەگە و هەمیش توشبوون وشەیەکە هەم لە بادنیش کەسی دیارەتی بادنیش تێدەگا.
نسیروان بارزانی بەڕێز و شکۆ یادی شەهیدانی زانکۆی سلێمانی و هاوڵاتیانی قەڵاتزێ دەکەینەوە بەڕێز و شکۆ بەڕێز و شکۆ هەم شکۆ و شەشی جوانە شکۆ زیاتر لە ئەدەب بەکاردێ بەڵام لە بزانێ هەم جوانێکەشی دایتەیە هەمش مەفهومیشە کشتتوکاڵی سلێمانی پێشنیازمان ئەو زمانانێکەوە زیاتر کە لە ئەگەر سەیری بڕون ئەوەی بکەینەوە ئەو هەواڵە لە بڕقیاتەکان کەوەبوونی هەیە ئەوەی ئیسپانی سەرۆکی هەرێمە بەڕێز شکۆ یادی شەهیدانی زانکۆ سلێمانی هەوڵاتیانی ڕازدەکردنەوە نسیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەیامەکەیدا کە لە تویتەر بڵاوی کردووەتەوە و ڕایگەیان لە یادی 46 ساڵی بۆمبارانی قەڵاتزێدا بەڕێز و شکۆ یادی شەهیدانی زانکۆی سلێمانی و هاوڵاتیانی قەڵاتزێ دەکەینەوە کە بوونە قوربانی تاوانێکی تری دڕندانەی ڕژێمی باز سەری ڕێز و نوازش بۆ گیانی شەهیدانی باش شەهیدان دادنوێین هەمیشە یادیان بە زیندوی دەمێنێتەوە یادیان بە زیندوی دەمێنێتەوە بە زیندوی یعنی یادەکە بە زیندوی نەک زیندوی لێرە وشەیەەکە هەمیشە بۆ کەسێک کە زیندووبی بەڵام کە بۆ یاد بەکاردێنی دەچێتە ئاسیمانەوەی ئەو یادەش بە هەمان شێوەی مرۆڤ هەر لە ژیان دەمێنێ ژیان دەکە لای خەڵک دەمێنێتەوە لای خەڵک ئاسان دەبێت بەو شوێکەوە بوونی هەیە ئەو سەیما کرد لێرە ئەو زیندوی لە هەندێک کوشەی تێدا هەبوو و شکۆ ئەو شانە تەقریبەن لە ئادەبیش بوونی هەیە بەهێزەوە بەڵام ئەسا ئەگە هەواڵە فرسە سۆفی نەدەکرا چی دیکە دوکان و بازار بەداخراوی بمێنەوە لێرە عادەتەن ئەو قسانێکە دەکرێ ئەو ڕاستەوخۆیە لێدوانەکان زۆر لە قسەی ئاسایی نێزیکترن بەڵام لە پەیام عادەتەن لە زمانی وتار باڵێنەی دەگە هەر وتارێک و بیرڕایەک وەگرین زمانەکە بڕک جیاوازترە عادەتەن لە بیرڕا پەتای ئیسپانی چی دەربارەی کۆڤید 19 فێرکردن ئەو لێرە زمانەوەی ئاسان بێ کورد و جیهانی پۆست کۆرۆنا لەوانێ ئەو وشەیە ئەو نووسەرەیە پۆست کۆرۆنا ئەو وشەیە بۆ خەڵکیش ئاسایی تێ نەگاتن بە وازحی لە وتار دەستکراوەتری چکۆتەوە بۆ کەسانێکی نوخبە دەنووسی و لەویش پێویستە چەندە سادەبی چەندە ئاسامی چەندە ساکاری ئەوەندە باشە چاکە باشە دروستە تەندروستە بۆن ئەوە بزماری ناڵی ئەسپەکەی بکوتنەوە لێرە بزماری ناوی ئەسپەکە بکوتنەوە لێرە سیغەشی ئەدەبی بەکارهێناوە لێرە و نووسەرە بەڵام چی کردووە لێرە چی کردووە لەما کە دەزمانی میدیاییشە بەڵام شش جوانی هێناوەتە کایەوە بۆیە ئاساییە لە حۆرتری دەتوانی ئەو شێوازایکەوە بوونی هەیە بەکاربیێنێ لە زمانی ئەدەب لە زمانی وتار زیاتر لای ڕاوەنبێژی زۆرجار خۆی زاڵ دەکە بەڵام لەویش باشە لەسەر حسابی تێگەیشتنەکە نەبی لەسەر حسابی لێڵکردنی بابەتەکە نەبێت عادەتەن لە زمانی میدیا لە زمانی وتار گەسەی و بابەتەش بکەین نەوەت گەیشتە $46 حکوومەتیشمان خەبەری نەبووتەوە لێرە ئەوەش نووسەر هەوڵی داوە لە میانەی ئەو تاری خۆیدا زیاتر زمانێک حکوومەت خەبەری نەبووتەوە خەبەربوون عادەتەن کلمەی مەجازی بەڵام بەکاری هێناوە بۆ حکوومەت خۆی شتێکی معنەویە ئەو کە پێکاتوە لە کۆمەڵی دەستگا بۆ حکوومەت پێدێنی نەک وەک مرۆڤ نییە بەڵام نووسەر لە ئەو وەک ناونیشان بەکاری هێناوە بۆیە لە وەک باسمان کرد لە زمانی وتار ئاساییە مرۆڤ دەتوانی دەستکراوەتر دەبێت لە جوانکاری یاریکردن بەوشە بەدەستەواژە دەتوانی شتەکان زیاتر بەکار بێت ئەگەر خۆشەویستان وەک باسمان کرد زمانی وتار ڕێگە کەمێک ڕاوەنبێژی سوودی لێ دەبینێ وەکو بەڵام ناکرێتە زمانی شعر بۆ ئێستا ئەو شعرەیە و شاعیرێک کە نووسیتی دەڵێ بەڵێ هەموو نەورۆزێ ئەم هەڵپانە
ئەم هەڵپانەی ئاگری نەورۆز ئەم ساتانەم زۆر خۆش دەوێت چونچێ فرمێس شێ دەخاتە نێو چاوانت ئەوسا منی سوتاویش خۆزگەکەم دێتە بوو کە پڕ بەدڵ پێت دەڵێم خۆزگە من ئەو فرمێسکەی تۆ بووە تاوەکو بە نەرمی لە چاوی تۆ بەهاتمایە بوون و لە ڕوومەتتا بژیابام و لە لێوکانتا بنێژرابام بەم جۆرە نەورۆزی منیش زۆر بە جوانی لە حوزوری نیشتیمانت ماڵ ئاوایی یەکجارەچی دەکا ماڵ ئاوایی یەکجارەچی دەکا ئەگەر سەیری بکەین هەموو وەزن و قافیەی نەورۆزێ دەوێ چاو بوون دەکا بوونی هەیە بەهێزەوە لە شار بەڵام لە زمانی میدیا ئەو کەمتر بوونی هەیە لە زمانی وتاریش دەکرێت نووسەر بەکاربیانی بۆ جوانکاری بۆ سرز ڕاششان بەڵام ناکرێت لەسەر حسابی زیاتر بێ خۆشەویستان ئەمە وەک بەبیرهێنانەوە بوو لێرە هەڵبەت لێرە کۆتایی بەوە دەێنم یانێ ئێمە دووش لە زمانی دووبارەی دەکەینەوە زمانی نووسینمان هەیە لە میدیەوە زمانی ئاخاوتنیشمان هەیە بەماشەوە بوون لە زمانی ئاخاوتن تۆ بەتایبەت زمانی ڕادیۆ لە زمانی ڕادیۆ دەبێت زمان کە زۆر ئاسانتر بێت زۆر سادەتر بێت زۆر ساکارتر بێت زمانێک بکەوە چونکە لە ڕادیۆ دووبارە بوونەوە نییە بۆیە تا بکرێ دەبێ زمانەکە ئاسان بێ وەڵای خەڵک تێگەیشتنی هەبێ ئەو زمانەیە و زمانێک بێ پێویست بە فەرهەنگ نەکە پێویست بە تێڕامان نەکە بە تایبەت وەک باسمان کرد لە ڕادیۆ دووبارە بوونەوە نیە و ئەگەر هاتوو لە تەلەڤیزیۆن لەوانەیە وێنەکە ڤیدیۆکە ڤیتیەکە تعویزی بکاتەوە قەرەبووی بکاتەوە بەڵام بۆ نمونە لە ڕادیۆش زۆرترین خەڵک گوێ دەگری و وەک ڕۆژنامە نیە ڕۆژنامە لەوانەیە کەسانی خوێندەوار زیاتر دەخوێنەوە بۆیە لە ڕۆژنامەدا لە زمانی ڕۆژنامە هەمیشە ئەو زمانێکەوە خەڵک لەوانەیە زمانەکەی بڕێک ئاسی باڵاتر بێ بەڵام لە زمانی ڕادیۆی دەبی زۆر بە کورتی و بە کوردی بە زمانێکی سادە پێتان بەڵام دەبی زمانێک بیکەوە هەموو خەڵک تێی بگاتن ئەو زمانە بیکەوە خەڵک قسەی پێ دەکەن ناو بازاڕ بێن و زمانێک بیکەوە زۆر نێزی لە زمانی ئاخاوتن زمانێک بێکەوە هیچ گرێ و گۆڵی تێدا نەبیتن چونکە وەکو باسمان کرد ڕیکۆرد نییە و زمانەکە کە ڕۆیشت وەرگر ئەگەر تێنەگە پامەکە ناگات چوت وازار مەبەست چیە لە زمانی میدیایی گاندنی پامە دواتر کاریگەری بوونی ئەو پامە تۆ چەندە کاریگەر دەی بۆ پامە ئەو پامە تا چەندەگە بۆ تۆ هەڵبەت قسەکردن و بابڵێن ئاخاوتن نووسین هەمیشە ئاخاوتن پێش نووسین بووە لای مرۆڤەوە هەر بووە تا ئێستاش زۆر زمانمان هەیە کە شێوەی نووسینیانی ئەوەش بوونی هەیە زۆر زمان هەیە بەڵام تا ئێستا نووسینی نییە و هەمیشە کە منداڵ سەرەتاش کە لەدایک دەبێت کە سەرەتا قسە فێر دەبێت دواتر اینجا دەچێتە قوتابخانەوە نووسین فێر دەبێتن بۆیە هەمیشە ئاخاوتن لە پێش نووسینە لەبەرەوە ئاخاوتن هەمیشە ئاسانترە هەمیشە وازحترە هەمیشە زۆر شتکە هەیە کە ئەگەر ڕوبەڕووبی لەوانێ بەدی لانگویژ تعویزی بکاتەوە خاڵێکی تریش ئەوەیەکەوە ئاخاوتن جیاوازیکە لەگەڵ نووسین زۆر بووی مرۆڤ هەمیشە کاتانی بە ئاخاوتن قسە دەکات هەمیشە تۆ قسە دەکەی لەگەڵ ماڵەوە قسە دەکەی لە دەرەوە قسە دەکەی لە بازاڕ قسە دەکەی لەگەڵ هاوڕێکان قسە دەکەی لە هەموو شوێنەکان قسەکردنی تێدایە بۆیە کە ئەگەر هاتوو هەتا ئەگەر هەواڵیش ئەگەر سەیریکەی هەواڵ چەندە لە زمانی ئاخاوتن نێزێک بێ ئەوەندە سەرکەوتنی زیاتر بەدەستێنی بۆ نمونە ئەگەر بە نمونە ڕووداوی هەشت وەگرین کە شاهۆ ئەمین پێشکەشی دەکات بۆیە زۆرێک خەڵک لەوانەیە حەزی لەو جۆرە هەواڵەبی چونکە لە شێواز تەقلید دەرچووە و لە شێوازی ئەوەیەکەوە وەک ئەوە قسەت بۆ دەکاتن و لەگەر تێکەڵا دەبێ و زیاتر بە زمانێکی زۆر سادە بە زمانێکی زۆر ساکار بە زمانێکی ئاسان و زۆر زار یاریکردن بە وشەکان دەکەوە زۆر زار نوکتەیەشی دەجاتەوە لای خەڵک بوونی هەیە هەرچەندە لەوانەیە زار لە ئیتیکەوە دەرچێ لەوانەیە وشە و دەسەواژە و ڕستە بەکاربێنێتەوە ڕێگە پێدراو نیە بەڵام بە کۆی گشتی چونکە زمانەکەی لە زمانی ئاخاوتن نزیکە چونکە زمانەکەی لە زمانێکی وەکەوە بێ قسەت بۆ دەکات نەکشت بۆ خۆت تۆشتنەوە ژەوێ لە تۆ چەندە لە زمانی ئاخاوتن نێزیک بیەوە لە ڕۆحی خوێنەر نێزیک بیەوە تۆ چەندە بتوانێ بچیە ناو کرۆشی بابەتەکان بە زمانی ئەو بە
دیرگای ئەو بە زمانی جستەی ئەو بۆ شتێنێکەوە باوە لای ئەوەندە تۆ پەیامەکەت ئاسانتر باشتر دەگا ئەو کات زیاتر تۆ ئەو شتێکە مەبەستە بەدی دەهێنی لە دوجار بەدیهێنانی ئەو ئامانجەکە خۆی ئامانجی میدیایە و ئامانجی زمانی میدیایە بۆیە وەک باسمان کرد بۆ هەتا لە نووسینش نووسینەکە چەندە لە زمانی ئاخاوتن نێزیبی ئەوەندە کاریگەری زیاترە تۆ چەندە سادە نووسبی ساکار نووسبی ئەوەندە تۆ پەیامەکان زیاتر خوێندراوترە بۆیە گرینگە دواتریش لە دوای تەواو لە دوای ئاخاوتن قسە دێتن لە دوای یاخاوتن مەوەسمان لە دوای قسەکردنیش هەمیشە نووسین دێ کە نووسین دەبی ڕێکار و یاسای تایبەتی خۆی هەیە ناوی هیچ خێڵی و ناوی هیچ خوار و خێچیەک هەبی دەبێت زمانێک بێکەوە پەیوەستبی بە گرامەر پەیوەست بێ بە ڕێزمانەوە دەبێت لەڕوو ڕێزمانیەوە تەواوی لە ڕوویستەوە تەواوی جیاوازە چوەک تۆ لە نووسین محاسبە دەکرێت بەڵام لە قسەکردن زۆرجار محاسبە ناکرێت ینی پێچینەوە لەسەر ناکرێت بووە ئەو زمانێکەوە دەنووسی تۆ دەبی زۆر ورتربی زۆر دەقیقبی لە ڕێگاندن بکە بۆ ڕۆژنامە نووسی کە هەواڵێکە شتێک کە بۆ نووسرا بۆ دۆکیمنت لەسەر تو حیساب لەسەر تو دەبێتە ماڵ بۆیە گرینگە تۆ جوان بنووسی ڕێزمانی تەواوی و بە زمانێک بی بۆ زمانێک کە باسم کردی نە زۆر زمانێک بیکەوە زانستی بێ و نە زمانێک بیکەوە زۆر ڕامبێژی و ئەوەی تێدا بوونی هەبێ خۆشەویستان ئێرە ئێستا دەقەی دەکەین عەرەبی تاوەکو بۆ قوتابی عەرەبیەکانیش فێرخواز خۆشەویستەکانی عەرەبیش ئەوان کە بە زمانی عەرەبی تێدەگەن لایەن مفهوم بي. أعزائي الطلبة الأعزاء رمضان مبارك للجميع. قبل قليل تحدثنا وشرحنا لكم باللغة الكردية ونعيد هذه المحاضرة على عجالة جدا باللغة العربية لكي تفهمون وتصل الرسالة باللغة العربية. نحن تحدثنا عن جملة من الأمور ولعل أبرزها نحن فقط هذه المحاضرة ربما محاضرة كمراجعة للمحاضرات التي ألقيت عليكم ولكن مع إضافة أشياء جديدة ولكن بصورة نسبية. قلنا في المحاضرات السابقة أن اللغة دائما هي الفيصل، اللغة هي قوة، اللغة هي التمكن، اللغة هي دائما اللغة هي متى ما كان أنت لديك لغة مهمة وقتها تكون لديك إذا كنت لغويا جيدا تكون إعلاميا جيدا، إذا كنت لغويا فظا تكون إعلاميا ذكيا، إذا كنت متفننا في اللغة تكون إعلاميا بارعا ذكيا راقيا تخاطب القلوب بحيث لديك المفاتيح. وقلنا أن اللغة والفكر سيان في المحاضرات التي ألقيت عليكم، لذلك متى ما كان لديك اللغة جيدة كانت أنت محاضراتك أرقى ولغتك الإعلامية أرقى. وبطبيعة الحال هناك أقوال كثيرة عن اللغة، مثلا تشومسكي هو من نظري اللغة يقول إن الإنسان يولد ولديه قدرة لغوية محدودة تساعد على اكتساب أي لغة يعيش في مجتمعها. يعني الإنسان دائما لديه أي إنسان لديه هذه المقدرة اللغوية، ولكن كيف تتطور بالبيئة التي تعيش حولها، البيئة التي خلف البيئة التي تتنفس خلالها، البيئة التي تعيش وتتعشعش خلالها تثقل لغته وتنمي لغته وتطور لغته وتكون لغته وقتها لغة راقية. مثلا أيضا هناك أقوال كثيرة عن اللغة، وقبل ذلك مثلا اللغة بنفسها مثلا يلغو لغوا، هذا ما جاء في معجم الخليل، وهكذا جاء في القرآن الكريم: والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما. يعني لغو رفع الصوت هنا، ولكن حينما نقول لسان بمعنى يعني اللغة تقريبا في المعاجم العربية دائما يستعمل تقريبا مثلا في حديث الرسول صلى الله عليه وسلم يقول: من قال يوم الجمعة من يعني
ومن قال يوم الجمعة صاحبي والإمام يخطب الصح فقد لغى، ومن لغى فليس له في جمعته تلك شيء. يعني دائما اللغة إذا نظرنا إلى خطاب القرآن والخطاب خطاب الحديث النبوي الشريف، نرى أنه لغة جاءت من لغة، ولغة يعني جاءت من اللغو، يعني أي كلام فاضي بالسورية كما أنتم تعرفون أكثر، يعني ضوضاء، يعني لا طائل من ورائها. ولذلك بينما اللسان جاء يعني بمعنى لسان سليم، مثلا قوله تعالى: وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم، ولقد نعلم أنهم يقولون إنما يعلمه بشر لسان الذي يلحدون إليه أعجمي وهذا لسان عربي مبين. بمعنى اللسان يعني بمعنى الذي نتحدث به، الذي يريد به إرسال الرسالة بالشيء الذي ينبغي. وقد كثر الوقوف عليه اللغة مثلا الجرجاني يقول: ماذا؟ الأصوات يعبر كل قوم بها عن أغراضهم، كل قوم يعبر بها عن أغراضهم، وهذه التعبير عن الأغراض ما يسمى باللغة أو ما يسمى باللسان. وتشومسكي كما قلنا يعني إن الإنسان يقول أن اللغة عملية معقدة، يعني كل إنسان لديه هذه القدرة لكي يتحدث ولكي يتكلم، ولكن كيف تنمي، كيف تصقل، كيف تهذب بماذا؟ بالتطوير، بالمعايشة، بالبيئة اللي تعيش بها. أما دي سيسور يقول أن اللغة ظاهرة اجتماعية، ولهذا يؤكد على يعني يكون دراسته على هذه الظاهرة. ولذلك أما هنرو دولا كروا يعني أيضا هذا هو من علماء اللغة، يقول أن اللغة بإمكاننا أن نوجز في أمرين. أول أمر فردي وهو قضاء حاجة الفرد في المجتمع، كيف أنت تقضي حاجتك يعني حاجاتك اليومية. والثاني أمر اجتماعي خالص، يعني كيف أنت تكون اجتماعيا في هذا الأمر. ولذلك أن اللغة نستند هي وعاء الفكر، وهي القوة المهيمنة التي توجه العقل نحو المنطق السليم. ولذلك هي هبة من الخالق لبني البشر، وأن اللغة هي اللغة المهمة. والآن نأتي إلى اللغة الإعلامية لنرى ما هي اللغة الإعلامية. آه، قلنا في المحاضرات السابقة هناك 3 حالات من اللغة. الحالة الأولى من اللغة حالة تذوقية، وهي قبل الحالة التذوقية لدينا لغة علمية، لغة أدبية، ولغة إعلامية. اللغة العلمية هي اللغة العلمية المجردة، هي اللغة العلمية التي آه، تتعامل مع الرموز، تتعامل مع الأرقام، تتعامل بعلمية، مهنية، لا تتلاعب مع الألفاظ، لا تتلاعب مع الفنون اللغوية، لا تستخدم الأغراض البلاغية، وإنما تكون لغتها سهلة، لغتها مباشرة. كما قلنا أن اللغة العلمية، اللغة مثلا لو أخذنا هذا، إن اللغة العلمية لا تخاطب حالة التذوقية والعلمية في الرسالة اللغوية. هذه مثلا رسالة مثلا هذه تعبير علمي، وكذلك توجيه مباشر، لا توجد فيها هذه العبارة، لا توجد فيها التفنن. اللغة العربية منذ نزول القرآن الكريم اتجهت إلى السلاسة والتلون في التعابير والمفردات، يعني تقريبا تعبير ربما قد استخدم هذا النوع من الكلمات الجميلة، ولكن بسرعة ما اللغة العلمية هي اللغة المباشرة. مثلا اللغة الرياضيات، مثلا عادة لو أخذنا لغة الجداول كيف تكون؟ مثلا على سبيل المثال هنا اللغة العلمية مثلا انظروا إلى هذا المثل، هذه مباشرة هذه لغة علمية، يعني أنت يعطيك مباشرة الشيء التداولي في المطالب المعجمية والقديمة الصفحة هكذا، يعني مباشرة لا تتلاعب بالألفاظ. بينما لدينا لغة أخرى، لغة وهي اللغة الأدبية. اللغة الأدبية يعني اللغة لغة جميلة، لغة راقية، لغة تتعامل مع الوجدان، لغة تتعامل مع الخيال، لغة تتعامل مع الحس، اللغة تريد أن تأثر قلبك قبل عقلك، وهذه اللغة دائما معمول بها في الأدب. على سبيل المثال مثلا لو نأخذ هذا الشعر، مثلا هذا الشعر بعنوان زهرتي في صباح الورود، زهرتي تقول أتمنى لك، زهري تقول أتمنى لك معا حلما بالورود، وعيشا جديدا كالزهور، وقبلات واحتضانات في القصور، وتجسيد الخيالات في عالم السرور، ووقعنة ما تمنيت لك في عالم الزهور، وبعد كل ذلك
هي تخيب آمالي بالكلمات القصار وتقول اتق الله في دار القرار وجنة الغد أحلى من جنة الزمان. وانظروا هذه اللغة فيها مثلا عيشا جديدا كالزهور، احتضانات في القصور، تجسيد عالم السرور، عالم الزهور. كل هذه تعابير فيها أيضا مراعاة للأوزان، را 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 را، وفيها سلم، وفيها جمالية من الكلمات، وفيها ترغيب وترهيب مع الحبيبة ومع الحبيب. ولذلك هنا هذه اللغة معمولة بها في الأدب، لغة الجمال، لغة الوجدان، لغة الإحساس، لغة الخيال، لغة تأثير القلوب. ولكن في اللغة الإعلامية ليست كذلك، وإنما اللغة الإعلامية هي لغة مباشرة، وهي آه، لغة عملية ولغة لغة هذه اللغة هي دائما لغة وسطية، يعني فيها باختصار شديد تجمع من الدقة اللغة العلمية فيها الدقة هذه اللغة، وفيها أيضا لغة من الجمال الأدب، أيضا فيها من الجماليات الأدب، ولكن كالملح في الطعام، يعني لا يجب أن يتجاوز، يجب أن يكون بحذر وبدقة. ولذلك مثلا هنا جان جبران هو ماذا يقول؟ أن اللغة الإعلامية هي الأداة التي تمكن الجمهور من التحكم في الوقت وعدم الخضوع لسرعة الصوت، بحيث يستطيع أن يسبق الكلمات أو يتوقف عند بعضها متذوقا، ويستطيع أن يرتد إلى البراءة. بتعبير بسيط هو يؤكد على أن اللغة الإعلامية هي لغة عملية واقعية. مثلا تمام حسان يقول إن لغة الإعلام بحكم وظيفتها والغاية منها تفضل الجمل البسيطة السريعة على الجمل الطويلة، يعني بحاجة إلى الاستيعاب والفهم. واللغة الإعلامية أيضا أنا أقول لكم بأنها لغة عملية، ولغة سريعة، ولغة واقعية، ولغة بحاجة إلى التعامل مباشرة، وبحاجة هذه اللغة إلى أن تكون لغة واقعية عملية علمية تؤدي الغرض المطلوب، وليس تخاطب الوجدان وليس الإحساس، وإنما إلى أكبر قدر ممكن من الناس، بحيث يفهمك في نفس الوقت أستاذ جامعي وكذلك راع يرعى الأغنام، لأنك تكون هذه اللغة التي تستعملها لغة سهلة سلسة بسيطة واضحة، تكون مفهومة للجميع، ليست بحاجة إلى المعاجم. يعني لو نظرنا إلى هذه اللغة هي من يعني لو نظرنا إلى لغة الإعلام لغة كما قلنا اللغة سهلة بسيطة، يعني كما واضح لكم وجليا. زار اليوم 5/3/2020 وفد برلماني رفيع على مستوى من الكتل المختلفة برئاسة هيمن الحورامي نائب رئيس برلمان كردستان ممثلية إقليم كردستان في ألمانيا، واستقبلوا من قبل ممثلها دلشاد بارزاني. هذه اللغة لغة واضحة ولغة سهلة، وتناول الجانب خلال اللقاء الأوضاع السياسية في الإقليم والعراق. ومن جانبهم ثمن الوفد البرلماني دور ممثل الحكومة في دوره الحثيث في تطوير العلاقات الإقليمية مع ألمانيا، فضلا عن دور ألمانيا في دعم الإقليمي ومساندة الفيشمرك على الحرب مع داعش. انظروا هذه التعابير، تناول الجانبين خلال اللقاء الأوضاع السياسية في الإقليم والعراق، يعني لغة سلسة سهلة يفهمها الجميع. من ثمن الوفد البرلماني دور ممثل الحكومة، يعني عبارات سلسة واضحة ويفهمها الجميع، ليس بحاجة إلى التفكير، ولغة مفهومة، ليس كالأدب وليس هناك تلاعب، ولا هناك مثلا الحثيث، يعني ربما كلمة ربما يعني موجودة أيضا في الأدب يستخدم، ولكن أيضا مفهومة، يعني ليس لغة غريبة. نعم. الآن لو أخذنا ولكن مثلا في الكلمات عادة مثلا نفس كلمة رئيس البرلمان في الجلسة الافتتاحية للدورة الربيعية الجديدة لدكتور ريباس، هذه الكلمة هذه عادة الكلمة والخطاب ربما فيها كلمات أدبية أكثر بعض الأحيان. مثلا على سبيل المثال هذا مثلا والذي انتشر بنسب متفاوتة، هذه الأمور مفهومة
ولكن ربما كلمات مثلا هنا يجب أن تحدد الوزارات أيضًا مفهومة، وسيما الميزانية والمستحقات المالية للفلاحين بالجمهورية، يعني بعض الأحيان لا تكت هنا هذا بالتحديد، وتطبيع الأوضاع الأمنية في المناطق المتنازع عليها لا تُكتب لها النجاح، لا تُكتب لها النجاح، هذه العبارة موجودة في الأدب وكعبارة جميلة، ولكن أيضًا يستخدم في الإعلام مثل عودة المياه إلى مجاريها، لا تجري الرياح بما لا تشتهي السفن، هذه العبارات لماذا؟ لكي للجمالية أيضًا في نفس الوقت إعطاء لَم أو لكي يكون شيئًا مغايرًا، والإنسان بطبيعته يحب الشيء المغاير. وأيضًا شرحنا في اللغة الكردية المستوى السنكروني، يعني أخذ اللغة في فترة معينة، ولكن أداء كونجي مختلف في مراحل مختلفة، أي دراسة اللغة في مراحل مختلفة، ولكن السنكرونية يعني تأخذ اللغة في مرحلة واحدة ثم تدرسها. وأيضًا تطرقنا إلى بعض أحيان إلى في اللغة الكردية أيضًا قلنا أن المحادثة سبقت الكتابة، يعني دائمًا الطفل في البداية يتحدث ثم يتكلم، الطفل في البداية يريد أن يرسل رسالته ثم يتكلم، ولذلك دائمًا كلما كان حتى الإخبار إذا كان قريبًا من لغة المحادثة، قريبًا من لغة الشفاه، قريبًا من المحادثات اليومية، كلما كانت أسرع في الفهم، كلما كانت خاطبت العقل خاطب القلب هذه اللغة خاطبت القلب أكثر وكانت هذه اللغة لغة مقبولة أكثر ولذلك حتى في لغة الراديو لغة الإذاعة يجب أن تكون هذه اللغة لغة سلسة سهلة بسيطة ولغة قريبة من المحادثة حتى فيها بعض الكلمات عامية ولو أنا لا أنصح بها ولكن يغفر في البرامج الترفيهية وكذلك في لغة الراديو لماذا؟ لأنك تخاطب أكبر كمية من الناس أكبر قدر ممكن من الناس وهذه اللغة يجب أن تكون اللغة مفهومة وواضحة وليست بحاجة إلى المعاجم والقواميس ولكن في لغة الصحافة يعني دي تختلف لأن لغة الصحافة فيها القراء يقرؤون يعني يجب الذي يقرأ الصحيفة هو شخص متعلم ولذلك في الصحافة يعني بإمكانك أن تتلون في التعابير والكلمات والجمل ولكن مهما كانت اللغة حتى لغة المقال لغة سهلة بسيطة واضحة مفهومة كانت قراءة أكثر وذات انسيابية أكثر كل طلابي الأعزاء نكتفي بهذا القدر في إلى المحاضرة القادمة إن شاء الله ونشكركم حسن استماعكم وأي ملاحظات إذا كان لديكم نحن لدينا موقع خاص معكم بالصفحة في صفحة فيسبوك بإمكانكم أن تراسلوني شكرا لكم وشكرا لاستماعكم ثانية وتحياتي لكم وللجميع